کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتای دروستبوونیەوە خاوەن هەڵوێز بووە و کارەکانی مای ڕەزامەندی خوا و میلەتەکەی خۆی بووە و بەرژەوەندی گەلی پێش هەموو بەرژەوەندیەکانی دیکە خستووە. هەوڵاتیانی دەڤەری سۆران هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو و ئێستادا بەرز دەنرخێنن. گەر تەماشای هەڵوێستەکانیان بکەیت چ لە ناو حکوومەتدا بووبن و چ لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراقیش تەماشای وەکو دەڵێن ئەندام پەرلەمانەکان وەزیرەکانی کۆمەڵی ئیسلامی بکەیت تەماشا کە ینی چۆن هەڵوێستیان چۆن بووە چەندە خزمەتیان بە خەڵک کردووە. ئەو وەزارەتانی کە کۆمەڵ وەری گرتوون پێشتر زۆرێکیان هەر ناویان نەبووە، بەڵام کاتێک کە کۆمەڵ دێ ئەو وەزارەتانە وەردەگرێتن ناویان دەچێتە ناوناوانەوە بە پێچەوانەوە دەبێتە بۆ وەزیرەکانی پاشخۆیان بەڕاستی ئەرچیان قورستر دەبێتن چونکە پیشانیاندا کە بەڕاستی دەوڵەتداری حکوومەتداری چۆن دەکرێتن. لیستی کۆمەڵی ئیسلامی لیستێکی بە هەڵوێست بە ڕازگۆ بوونە لەگەڵ خەڵکی هەڵوێستیان وەکو یەک بە هەم لە پەرلەمانی کوردستان هەم لە پەرلەمانی عێراق بەڕاستی کۆمەڵی ئیسلامی ڕابرد و شەهادی ئەوەیە کە ئێمە دەنجی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە مەیدانی کارکردنیدا هەر کاتێک نادادی و گەندەڵی کرابێت بەردەوام بەڕووی ستەمکاران وەستاوەتەوە و دژی نادادی بووە. بۆیە ئێستا بۆتە هێزێکی خۆشەویست لای خەڵکی کوردستان و هاوڵاتیانی سۆرانیش لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی و کاندیدانی بە شایستەی ئەوە دەزانن دەنگ و متمانەی خۆیان پێ بدەن. من وەک هاوڵاتیەکی شاری سۆران لەبەرەوە دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەم چونکە کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو ئەوەی سەلماندووە کە شیاوی ئەوەیە دەنجی پێ بدەم هەم لە کوردستان و هەمیش لە نوێنەرانی عێراق ئەوەی سەلماندووە کە پەرلەمانتارانی کۆمەڵی ئیسلامی خاوەنی هەڵوێست و موقیفی جەریئانە و گەندەڵی ڕوبعەموچەیی و شەق لە مامۆستا هەڵدان ڕێنی مامۆستا ئایلی سووتان ڕێز لە یاسانەگرتن و بێڕێزیکردن بە ڕۆژنامە نووسان بۆ ئەوەی بدەین ئەمانە هەمویان چارەسەر بکەین پێویستە هەڵوێست بنوێنین ئەو جارەیان دەنگ بە کەسانێک بدەین کە جوامێرانە و مەردانە هاتوونەتە مەیدان بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و دووبارە داوا لە هاوڵاتیانی بەڕێزەکەم مەردانە و جوامێرانە ئەو جارە دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن. ئێمە وەک هاوڵاتیانی قەزای سۆران دەنگمان دەنجی کۆمەڵی ئیسلامیە ڕەنگمان ڕەنج کۆمەڵی ئیسلامی پشتیوان بەخوای گەورە لەبەرەوەی کە کۆمەڵی ئیسلامی هیچ کات بەرژەوەندی تاکیەکانی بەرژەوەندی حیزبیەکانی نەخستۆتە پێش بەرژەوەندی گشتی یەکریزی کوردی پاراستووە لە عێراق و نەبووتەوەی پەرتەوازەبوونی کورد بە شێوازێکی گشتی. هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمیشە لەلایەن دەسەڵاتەوە مافیان خوراوە و چەوسێنراونەتەوە. پارتی و یەکێتیش دەسەڵاتەکانیان قۆڕق کردووە و دەستیان بە سەربژێوی ژیانی هاوڵاتیاندا گرتووە و نان و ئازادی هاوڵاتیانیان سنووردار کردووە. بۆیە ئێستا کاتی ئەوەیە هاوڵاتیان بە دەنگەکانیان تۆڵەی خۆیان لە دەسەڵات بکەنەوە و دەنجی خۆیان بە لیستی ١٠٤ کۆمەڵ بدەن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.